خۆشەویستان ئێمە بەردەوام ئەبین ئەچینە لای تەوەرەکی دیکەمان لە جیهاندا ڕۆژێک دانراوە بۆ ڕۆژی پێکەنانی هاوسەرەتی یاخۆ ڕۆژی هاوسەرەتی. زۆر گەنجمانەیە لەوانەیە ئێستا ترسێکی هەبێت لەوەی کابچێتە نێو پرۆسەی هاوسەرگیریەوە لەبەر ئەوەی زۆرێک لە چواردەورەکەی خۆی بینیوە یاخۆ لە نێو کۆمەلگاکەیە کە بینیوێتی لەوەی کە شکستیان هێناوە لە پرۆسەی هاوسەرگیری لەبەرەوەی کا پێشەوەی ئەو دوو کەسە کە بچنە نێو پرۆسەی هاوسەرگیریەوە لەوانەیە بیریان لە زۆر لایەنی ژیان نەکردبێتەوە کاتێک کە چوونەتە ئەم پرۆسەیە تووشی کۆمەڵێک گیر و گرفت بوون کە نەیانتوانیوە چارەسەر بکەن و بەداخەوە بە شکستێنان بە پرۆسەکە کۆتایی هاتووە. بەڵام بزانین بەگشتی لە نێو کۆمەڵگەی کوردیدا ئەم هۆکارانە چین یاخود ئەو ڕێگریانە چین کە دێتە بەردەم گەنجانمان بۆ ئەوەی کە دوور بکەونەوە لە پرۆسەی هاوسەرگیری. ئەمە ئەمڕۆ بەگشتی باس لە پرۆسەی هاوسەرگیریەکەین، باس لەو لایەنانە ئەکەین کە کاریگەری کردوتە سەر پرۆسەی هاوسەرگیری با میوانداری زۆر بەڕست. ئازاد جەلال وەکو توێژەری کۆمەڵاتی با خۆشحاڵی و ئەمڕۆ لەگەڵمانە ئەبێ. کاکە ئازاد سڵاو لێ باش زۆر بەخێر بێت. بەخێر بێت. کاکە ئازاد پێکەنانی پرۆسەی هاوسەرگیری ئەرکێکی پیرۆزە لەوەی کە دوو کەسمان هەبێت چێتە نێو ئەو پرۆسەیەوە و ژیانی هاوسەرگیری پێک بهێنێت. سپاس بۆ بەڕێستان. وڵات بێگومان خۆی هاوسەرگیری تەبعەوەی کە ئێمە پێڵین زەواج نەک هەر پیرۆزە بەڵکو پێویستە، بەڵام کێشەکە لێرەدا ئەوەیە ئەم پێویستێک بۆ گەنجی ئێستا و بە تایبەتی لە ئێستایە کە بڵین ئەم پێویستە. ئەو ڕۆژە من زۆرم پێ ناخۆش بوو ئامارێکم لە پێگەی ئەلکترۆنی خێزان دابەزان ئەو پێگەیەکە خۆم سەرپەرشتیەکەم ڕاستەکەی ئێمە سەیرە، یعنی بێ هاوسەرگیری ناژین کەچی سەیرەکەی لە 90 تا لە 95 پرۆسە هاوسەرگیریەکانی گەنجان لی فەشێمانن. و من زۆرم پێ ناخۆش بوو لە مەسەلەی ڕاپرسیەکە ئەمە بۆتە خاڵێک لای من، یعنی بۆچی ئەم پرۆسەیە کە ئەوەنە گرنگ بێت حتا لە نەک لای ئێمە تەنانەت لە پەیجەکانە منەی بینم خاتون لە عەرەبیەکانە ئەیبینم پێناسەی زەواج مەسەلەنەوە ڕێن چۆن جاری وهەیەڵێەوە تا زیادت مەسئولیە بەرپرسیارەتی واوەکە یعنی وەجە ڕەئەس لە عەرەبەکان یعنی سەرێشە ئەوان وای لێگەێنەوە جیەکەش یعنی جیب بێنە یعنی ئەوان وای بەرز من هەموو جارێکڵم هاوسەرگیری لە کوردەواریە زۆر جار دوای تێپەڕبوونی چەند ساڵێک بێ بە هاو شەڕ گیری بەداخەوە. باشە بۆچی وای لێت کاگازاد بۆچی دوو کەس یعنی بەتامەزی چاوەڕێی ئەوواکەم بچنە ئەو پرۆسەیەوە بەڵام کاتچنە ناو پرۆسەکەوەی تر هەردووکیان پەشیمانە خاتون ڕاستیەکەی ئەمە کۆمەڵاسێکی گەوری عراقی ئەڵێ وەکو داو وایە، یعنی ئەوەی تەڵەیەکی مەشک وایە، ئەوەی کەنیەتی بۆی ڕاگە، ئەوەی کەلێتی لێ ڕاگە زەواج، یعنی ئەمە بەڕاستی ئەمە قسەی گەورە کۆمەڵاسێکی بەڵام هەر گرتنەکەی باشترە، یعنی بیگرێ باشترە. من تەسەرنجە ماوە ئەو کەسانی کە پرۆسەی هاوسەرگیریەکەن دوایی ناتوانن بەبێ ژن بژین، یعنی ئەو پەڕێتوان 3 مانگ 4 مانگ 5 مانگ خێرا زۆریان گوێت کاکە بە قوربانێ بم دانێکم بۆ پیاکە، یعنی زۆربەی زۆری پرۆسی زەواجی ئێستا زۆرەیە کەچی ئافرەت وانی ئافرەت زۆر جارەڵێ کاکە وەڵی من ئیتر زۆریان بەداخەوە ئەم شێ بەکارێنم ئەڵێ پیاومان بن ئەمەنەی زووخا و کردووە بە دڵە، ئەمەنی ڕەحەتی چەشتووە تاڵاوی چەشتووە وەڵڵا هەندێکیان ئەڵێن ئێمە لەبەر باوکمان نەبێ ئەسڵەن پیاوەمان هەر لەبەر بەجددی ئەمە زۆر ڕاستە. خۆی جۆری فۆرمی کۆمەڵگەکان ئەیگۆڕێت لە کۆمەڵگەی کوردی لە خێزانی کوردیە زەواج من خۆم شتێکەڵم زۆر جار بریتێ لە یانسیب بە قورعان بۆ دەرچوونە، یعنی خۆ علیمە ئەخۆ بیتاقە وایە جاری وایە تۆ لە 2000 دانێکە بۆ دەرەچێت ئیتر خەیە بۆی دەرەچێت شتێکی چاک ئەلحەمدولیلا بڵین خۆی هۆکارەکە ئەوەیە کە ئێمە حەقیقەتەن خاتون ئەولەویەتی پرۆسەی تێگەیشتنی زەواج بۆ کوڕ بریتێ لە یەک لایەن ئەمە زەرەرە جاری وایە بۆیە پەشەمانە بێتەوە. بەس ژن بەگشتی ئەوەنەی من تێبینیم کردووە تەنیا بۆ دروستکردنی ماڵ یەک ماڵی هەبێت مناڵێکی هەبێت شا بە شەپان سەپان ئەمەی پێخۆشە تەبعەن ئەمە زۆر مهمە بەس ئێمە وای لێک ناینەوە ئێمە یەکسەر ئەو ماڵی لێکین بە دۆزەخ زۆر جار مەسەلەن بکڕۆینەوە ڕوومان ناخۆشە هەل لە دەرگای ماڵەوە کە مەسەلەن بۆ نمونە یاپراخێک یەت لە ماڵی بڵین دایکی منەوە ئەو زار ئەم حاڵەتانە هەموو کەڕێ ئەم بەریەکەوتنە کۆم ئەبێت تێبگەین لەوە. ئێمە زۆر جار ئەم پەشێمانیە خاتون وڵای من ناشەرمەوە هۆکارەکەی بەشێکی ئێمەین کە زمانە خۆشەویستەکانی ژن نادۆزینەوە. ئێمە زۆر جار لە زۆر شوێن باسم کردووە ئێمە لە کۆمەڵگەی کوردی لەژێر کاریگەری کولتوری کۆمەڵایەتی کوردیین ئێمە بۆ دەوروبەرەکانمانەژین زۆر جار پێمان ناخۆشە خاتون ئێمە گەر یارمەتی هاوسەرەکانمان بین بە جددیمانە، یعنی خاڵێک لکەیەکمان لەسەر باوم بۆ نمونە یەک دەستەواژی دەربڕین کە ژن پێی خۆشە ئێمە وی دەرناپڕین. حتا من ئەو ڕۆژە بۆ سیمینارێک گوتم کاکە وەڵی
تەنانەت کە ئادەم و حەوا لە بەهەشت دەرکران لە شوێنەکەی و خرانە سەر زەوی دوعاکەی حەوا بریتی وەرە خوایە ماڵێکم لە بەهەشت پێ ببەخشە. ئەو تەمەنای ماڵەکەیە، تەمەنای ئاسوودەیە، تەمەنای ئارامیە، تەمەنای ئەوەیە کە مناڵێکی هەبێت، تەمەنای ئەوەیە کە هاوسەرەکەی لەگەڵ یا بێت پێکەوە بن. بەڵام ئەمە خۆزگانە لە پیاوە جاری وایە نییە. بۆیە پەشەمانە بنەوە. باشە بۆ لە ڕابردووانە بوو کاگازاد بۆچی ئەبینی ژن و مێردی کۆن زۆر تەبابوون لە ناویەکە ڕەنگە کێشەشیان هەبوو بێ کێشەکە نەهات بێتە دەرەوەی ماڵەکانیان، بەڵام ئێستا کێشەکان زۆر بووە وەکو تۆ باس لێوە کرد ئەوەی کە نەچۆتە ناو پرۆستەکە بۆی ڕاکاوی کە لە پرۆستەکە شایە پەشیمانە بۆچی وای لێ هات. بەخوا خاتون من هەڵبەت بۆ چوونی شکەم هەیە، خۆ ئەگەدارە جارانی جوان نەبووە، جاران قسەی کردایە بەدار شینیانە کردەوە. یعنی یەک ژنی کۆن نییە لێی نەدرابێت، بەس مهمەکە ئەوە بووە تۆ بڵێ چی جاران لە ژنەکەیانەیە مەسەلەن بۆ نمونە شەڕی ژن و مێرد جاران لە کوردەواری هەبوو ئەم قسەیە نازانم ئەم دەستەواژە ئەگەر دروست بێت تا ژێر بەتانیەکە بوو، بەڵام ئێستا تا بەردی ئەلحا جنێ و زۆر جار لە خێزانی کوردیە مەسەلەن سیرکە هەبوو ئێمامان بینی باپیرمان باوکمان زۆر جار جنێویە، بەڵام ئەم جنێوانە هەڵچوون بوو سیرەکەی دوای کەی و گردن مازاکە هیچ شتێرە دڵێ نامە، بەڵام ئێستا بغز لە دڵێ نایە، ئێستا کە ئەو ژنە لوتی کرد ئەو خواردنی ڕۆ دروست ناکات، ئەبێ دیلیڤەری بێنیت، ئەبێ پیزا بێنیت. ئێستا پیاوەکە کە لەگەڵ مۆن پەیوەندی تێک چوو لەگەڵ ئافرەتەکەیە سوبحان الله یەکسەر بیل لە چیاکاتەوە بیل لەوا کاتەوە ئەڵێ وەڵڵاهی من ئینشاڵڵا تۆم نەهێنایە مەسەل بیل خاتون یەکسەر شوێن لەگەڵ یا جیاکاتەوە. گەورەترین تاوان کە لە هەمبەر ژن ئێستا ئەگرێ بریتە لە ئیهمالکردن، بەس جارانەوە نەبوو، جاران مەسەلەن ژن شەڕە بوو جنێوان بە یەکتریەیە ئەشدا و ئابا یەکتریانە سووتان کەچی سیرەکەی ئەو بینین هەر بە قورعان بەخیلی بێبردن. من بەخیلیم بەو ژیانەی ئەو جارانەیەت لەو ڕۆ، بەڵام وەڵڵاهی ئەخر تەداخولکردنیش نەبوو کاگازاد لەوانەیە کەس تەداخولی ژن کوڕ قوربان یەکشت هەبوو لە مەنتیقەی ئێمەیە کە کچێک شوێ کرد ئیتر خۆ جار ناهاتەوە بۆ ماڵەوە، خۆ تۆ بە 10 ساڵ نەدەبینین باوە خون هەبوو حافتەیان ئەم شتانە هەبوو. ئێستا کاکە ئێمە لە ماڵی باوکی کەوتووە. ئێستا برای خۆشەویست خاتونی بەڕێز یارمەتی مێردەکە و با بۆچی بە معادلی لە ماڵی دایکتی، یعنی بۆ بلەما کاکە لە مانگێکە یەک جار بچۆ کە پرۆسی زەواجەکەی لە سەرەتای پرۆسی زەواجە بتەلەفۆنەکەی لەکوێ وەڵا بۆ کاکە قەیناکە خۆی مناڵی مەچۆ. یعنی ئەمە ئێستا لێرە ینی تا ڕادەیەک خاتونە ئازیزەکانی ئێستا یعنی ئەو فەهمەیشیان نییە کاکە جان مێردەکەت لە پێش براکەتەوەیە، مێردەکەت لە پێش کەسوکارەکەتەوە، مێردەکەت فەزلی مێردەکەت ئەو یە نییە یەکسەر بیر لەوا کاتەوە. سبحان الله ئەویش یعنی ئەو پەروەردەی ماڵەوەی من زۆر جار دیقەتم ماوە خاتونی عەزیز، یعنی ئەو پەروەردەی کە هەیەی ئەو برادەرەی کە هەیەی ئەو دەستە خوشکەی کە هەیەی کاریگەری دروستەکە لەسەری ئیتر لە ساڵۆنە لە شوێنێکایە قسەیەکی بۆ کردووە لە مۆدێلاتە کاکە پیاو چی ئەوێت ئەوەی پیاو ئەوێت. یعنی من زۆر جار ئەڵێم ئەمە ئەگەر بە زمانە فۆرمە عەشایرێکی خۆم بڵێم تێرگرتنی گەدە و لایەنە فسیۆلۆجیەکانی خۆمان مەسەلەن بۆ نمونە ئافرەت سوبحان الله گرنگی بە پیاوەکەی ناداوانی و لۆشە خەلەلێکە عەقڵ تۆڵی بۆ جیابێتەوە ئەوە یەکێکە لەوە کارەکان. ئێکاکە پێڵێم ئوستازی خۆشەویست معقول نییە تۆ زەواج و پرۆسی زەواجەکەی بەس بزانی تەماتە سوورکەیتەوە بۆ کاکە یعنی معقول نییە تۆ نتوانی برنجێکی جوانی ڕێک و پێک یان ترخێنەیەک لەم زستانەیە ئەم نیوە ڕێ بۆ هاوسەرەکەت دێریت خاتون وایاننا نازان مەگەریەوە ڕاتان وابێ. زۆر باش کاکەزاد باس لە ئیهمالکردن کرد لە نێو خێزانە. ئێستا بابەتێکەیە کە زۆر ترسناکە لەوەی کە باس ئەکرێت بەجیا لەوەی کە جیابوونەوەیەکی ئاشکرا جیابوونەوەیەکە کە خێزانەکان هەڵەوەشێتەوە بەداخەوە، بەڵام جیابوونەوەیەکی دیکە هەیە کە ئێستا زۆر باسی لێوە ئەکرێت بە تایبەتی و کەسانێک کە لایەنی دەرونیەوە ئیشەکەن ئەوانەیە کە لە نێو دادگاکانە ئیشەکەن جیابوونەوەیەکی دیکە پێی ئەوتێ جیابوونەوەی بێدەنگ. ئەو دوو کەسە لە نێو ماڵێکیشا ئەژین مناڵەکانیشان پەروەردە ئەکەن، بەڵام بەڕاستی ئەو دوو کەسە جیابوونەتەوە لە یەکتری لە نێو ماڵەکە. ئایا ئەم بارودۆخە ترسناک نێ بۆ چواردەورەکەش بۆ کۆمەلگاکەش لەوەی کە گەنجەکانیشمان ئیدیکە ترسیانە بێت لەوەی کە ژیانی هاوسەرگیری پێ وڵی من ئەگەر بەڕاشکاوی بیڵێم ئەگەر لەبەر ئەو سێ مناڵ و چوار مناڵە نەبێ یەک ژن و پیا پێکەوە نابن کورە بەزنی و مناڵەنەش لە ماڵەکە هەیە بە قورعان بە ذاتی خۆ منەوە زۆر بەڕاشکاوی ئێڵێم زۆربەی ژنی زۆر جەڵێن مامۆستا تۆڵی هەمووی ئەم جارانە نەم زۆربەی ژن و پیاوی کورد لەبەر مناڵ پێکەوەن تێگەی یعنی زۆربەی زۆریان ئەو جیابوونەوە ڕۆحی کە تۆ ئەفەرمووی لە بینیانە هەیە. یعنی جیابوونەوە ڕۆحیەکە بەواتای ئەوەی کە ژن لە شوێن جارێ ئەوەی ئەو جیلەی و تەبەقەی ئێمە ها بەخیلی بێمە نەخوازن بەخوا بەجدیمە. ئێستا تا ڕادەیەک بەس نییە ساڵی یەکەم و دووەم تۆزێک بەخۆشی جاری وهەیە کورە گەڕانێک سەیرانێک ئەملایەک ئەو لایەکەکەن ئەوەی جاران ئێمە ئەوەش نەبوو هەر لە مەزەقا بووین لە ناڕەحەتیا بووین لە تەنگەژەیا بووین لە دەردەسەریا بووین.
بەڵام ئەم جابوون و ڕۆحیە زۆربەی زۆری لەبەر مناڵ و پەروەردەی مناڵە وەدەیان خێزان هەیە تەنیا لەبەر ئەوەی پەروەردەی مناڵەکان پێکەوە بن ئەنجا ئەمەش زۆر جار زەربەیەکی بەقوت لە مناڵەکانەیە طبعاً ئەو مناڵی کە لەو ژینگایە ئەو کچە کەشوەکە هەمان ئەو ڕەفتارە دووبارە کاتەوە لەگەڵ مێردەکەی ئەوەیە چێکە لە زەربەکان ئەم جابوونەوە ڕۆحیانە سەرەتای پرۆسی زەواج یەکێک لە هۆکارەکانی پەشێمانی لە پرۆسی زەواجەوەیە ئێمە ڕیفرێشمانە لە پەیوەندی خێزانیەکانە ئەمانە زیاتر لەو خێزانانەیە بڵاوە کە بە پەیوەندی عاتیفی زەواجیان کردووە واتە جۆرێک لە سڕبوون هەبووە لە پەیوەندیەکانیانە زەواج زۆر جار کە بڵین ماوەیەکی تر بن چواردەی دووە بڵین ڕۆژی خۆشەویستی زۆر جار من ئەلو بارەی شۆ قساکەم ئەمانە لە قۆناغەکەیە سڕن یعنی بەرپرسیارەتی خێز لە دوایی کە ئەم شتانە دوای 3 ساڵ لە پرۆسی زەواج ئەم حاڵەتی کە بەڕێز دەفەرمووی بەسەر ژن و مێردا یەت اینجا لەگەڵەوەش هەمیشاوەتە لەوەی کە کۆمەڵگەی کوردی زۆر لەو دابوونەوەی پاراستۆ لەوەی کە خۆشەویستەکە لەنێو خێزانە هەچۆنەوەی کە من لە کتێبێکی مێژونووسی کورد دکتۆر کەمال مەزهەر خوێندومەتەوە لە ئافرەت لە مێژوودا ئەڵێ جاران شتێک نەبووە بەوەی کە ئافرەت بگوازێتەوە بۆ ماڵی مرد لانەی کۆمیان باشتر بووایە ئەچوونە ئەوێ ئەژیان کەواتە با هەموو بارودۆخەکە نەخینە سەر ئەوەی کە ژن و پیا هۆکارن ئەکرێ بڵێن هەندێکجا قەیرانی ئابووری ئەو لایەنە ئابووری کە هەیە ببێتە هۆکاری کێشە و گیر و گرفت لە دواکەوتنی پرۆسی هاوسەگیری یاخود کێشە و گیر و گرفت لەنێو خێزانەکاندا بەخوا من بۆ چوونێکم هەیە لەسەر مەسلەی ئابووری خۆ ئەگەدارە گەر ژن و مێرد بەختەوەر بن یەک دیناریان پێ نەبێت زۆر زۆر خۆشە من پێم وایە زۆر جار فەقیربی باشترە لەوەی دەوڵەمەند بێزانی ئەمە لێم وەرگرن بە هەڵەت لێم تێمەگەن پیا و هەتا فەقیر بێت بۆ ژنەکەی زۆر باشە تێگەیت بەخوا لەگەڵ دەوڵەمەند بوو سوبحان الله ئەگۆڕێت بەدزی و شوقەیەکە کڕێت هەر بەدزی لەژێت تەپەتۆری ماڵەکەی لە ناو داژوڵی سیارەکەی 100,000 200,000 داناوە ئەزانی من ئەو جارە کاکە وڵای ئەمانە هەمووی کەیلم واقعین زۆر پێم مەڵێن مامۆستا جان حەزەکەین قسەی ینی علمی کاکە قسەکان واقعین ئێمە زۆر جار ئەو فەقیریە کاکە خۆیمە لە نەوەتەکانە بەجددیمە کە ژنومێت بڵین بۆ نمونە پرۆسی زەواجیان کرد بە قورئان هیچ نەبوو مەسەلەن بۆ نمونە ئەوەی کە داهات بەس کێشە ئەوەیە ئێمە لەسەر داهات ڕێناکەوین دوو مەعاشخۆر پارەکانمان تەسلیم هاوسەرەکانمان ناکەین کاکە جان واللهی پارە تەسلیمی هاوسەر بکە منەڵێم بەخوا دارایی ماڵ بالای ژن بێ ئیدارەی ماڵەکە بالای پیاو بێ ژنیش خۆی پێ خۆشە زۆر جار من ڕۆژە لە شوێنە باسمە کرد سبحان الله ئەڵێ کاکە من حەزەکەم پیاوەکەم تۆزیان نەڕێی هەبێت زبر بێت مەسەلەن ڕجوولەتی تیا بێت باشە کە ڕجوولەتی تیا بێ ژنەکە پێڵێ کاکە سەیریکە ئەبێ مناڵەکان لێو بترسن کاکە چۆنە بێ مناڵ لە پیاوەکە بترسە پێی خۆشە چونکە لە ماڵێکە بۆ توندوتیژی تیا بووە ئێستا تا دیراسە لە زۆر شوێن بڵاو کراوە من نازان ناوێرم بیڵێ ڕجوولێت ئەوەیە کە پیاو زۆر تند بێ لەگەڵ خێزانەکەیە هەر شتێکی بڵێ نە زبر بێ لەگەڵەیە ڕجوولێت تۆ چۆن پێناسی پیاوەتیەکەی وڵی خاتون ڕجوولێت لای من بریتێ لە قیەم لەو قیەمە جوانە کۆمەڵایەتی کە هەبووە باشە کە هەتا خۆی لەسەر سفرەکە دانەنیشتایە نانی نەخواردە کەس نانی ناخوارد ئێستا ژنەکە لە ماڵ ژوورێک کوڕەکە لە ژوورێک کە ڕۆیتەوە لە ماڵەوە من هەموو جارێک گەڵێم کە لە دەرگای ئەچیتەوە ئەگەر هاوسەرەکەت دەرگای لێ کردیتەوە ئۆکەی خێزانەکە تەواوە ئەمە خێزانە عەبی پارێزە بەڵام کە هاوسەرەکەت لە ژوورێکا بوو مناڵەکەش لەولاوە قاچی بە ژوورێکە بە قەنەفەکان هەڵقەست بوو پلەی سواریە کردو لەم لاوە هاواری ژنەکەی کرد ئەمە کاتی خۆی مەسەلەن سەیری لەو ڕجوولەتەکە من ئەمە زۆر جار وتومە ئەو لەو ماڵە نەیابووین ئەو ژنای زەنی کەی مێردەکەیەتەوە باشە بەخوای گەورە دەجار منیان نردووە بۆ مووقیفی پاسەکان لە بەرەوەی علاگەشتەکان لە باپیرم گرم بیەنمەوە دەجار یعنی 20 جار ئێ ساڵێک کاکە خۆ ئەوەکە خۆرەوە ئەوە سەلاجەکەیە بەڕاتەکە لەویایە کێشە ئەوەیە ئێ ساڵێ خۆ من کۆیلەی تۆ نیم ئەی کاکە خۆ ڕاستەکەی تۆ کۆیلەی منی بەڵام وەڵی زۆر خۆشەکە ڕۆیتەوە لە ماڵەوە سەیریکە بەڵام خەڵە لەگەل لە ئێمە بەلایەنە ڕۆشن بیریەکەوە ئێستا ئەمە بەساوتە بەلایانی ڕۆژناڵی ئێمە خێزانێکین لەوەی کە هەر کەسەمان کاتی ناخواردنەکان ئێستا پێچەوانە بۆتەوە کاتی ناخواردن وەکو خۆی نەماوە لە ئێستا هەر کەسە و بەجێیاتە سەر سفرەکە نانەخوات ئەمان لایەنە کۆمەڵاتەکەش وردە لاوازەکات بەجددی یعنی ئەسا هەندێک جار بۆ چوونەکان ئەگۆڕێ لەسەر ئەوە ئەگەر سفرەی خێزانی هەبێت کۆبوونەوەی خێزانی هەبێت خۆشەویستەکان زیاتر دروستە بێت یعنی من هەمیشە ڕێنمایی خێزانەکانەکەم ئەو سفرە خێزانی خۆت لەسەری سەرەوە دابنیشتە باشە ئەو کاتە مناڵەکان یەن بەڵام ئێمە کێشەکانمان ئوستازی خۆشەویست گەورەکانە کێشەکانمان گەورەیە ینی ئێمە کاچینەوە لەسەر سفرەی خێزانی مەسەلەن مۆبایلەکانمان پێەیە ئەمە خەریکی ئەمەین
کێشەکان ئێمەین خودی خۆمانین زۆر جار یعنی خودی خۆشمان ئەو ڕێگەیەمان نایەوە بۆی کە مناڵەکان چاومان لێ بکەن کاتێک ئەم سفرە خێزانیە ئەبێتە هۆی گەرم و گوڕبوون جا ئەوەی کە بەڕێستە فەرمی ڕجولەت بریتێ لە پاراستنی ئەو قیەمان نەقڵکردنی قیەم یعنی ئەو پەروەردەیە بەس ئەوە ڕجولەت نییە تۆ پەلوپۆی ژنەکە ئەشکێنی یعنی بەجددیمە پەلاماری دەموچاویەکەی بە قۆخ دەریەکەیت بە حسابیەوەی کە تۆ بەسەریا زاڵیت ئێستا دووشت هەیە خاتون لەبیرتان نەچێت من زۆر جار وتومە زۆر جار ئەو خاتونانە کە پرۆسی زەواج دروست دەکەن هاوسەرگیریەوەی کە ئێستا بڵین پرۆسی هاوسەرگیریە ئەم خاتونە لەلایەن کەسێک لە ئەندامانی خێزانەکەی لەباتی ڕێنمایی جوان کرێت لەوەی کە چۆن تەعامل لەگەڵ هاوسەری داهاتوو پیاوی ژیانی داهاتووی کە پێی وترێت ئاگادار بە خۆت سوگمەکە من زۆر ئەمەم لە خاتونەکە بیستوە کاتێک کە کێشەی هەبووە خۆت سوگمەکە یعنی چی یعنی بۆ نمونە خۆت زۆر بەدەمیەوە مەیە بەدەمی پێ بە هەمان شێوە بە پیاوەکەش وتراوە کاکە خۆبرای باوکو نییە کورە هەر نەگونجا مەسەلەن بۆ نمونە تەلاقی بە ئەوە قسە نییە ئەمە هەردوو لامانجاری وە هەیە یعنی ئەو فۆرمە کۆمەڵایەتی کە بۆ مەیە ئەمە کەوتۆتە سەر ئەو ڕۆشنبیری کە بەڕێز باسیەکەی ئەگەر هەردووکیان بەهێز بن ڕێنمە هیچ کاریگەریەک هیچ هێزێک کاریگەریان تێناگات لە پرۆسەی هاوسەرگیری ئەنجا بەخوای گەورە ژیانی هاوسەرگیری هیچ کەسێ لە هیچ کەسێ نییە ئێمە لەژێر ئەو هەیمەنەیەین وا ئەزانین هەموو کەس دڵی خۆ کاکەوان نییە بە قورعان بەجددیمە کاگازاد ئەمڕۆ کە ڕۆژی جیهانی هاوسەرگیریە لە ساڵی 1970 نەتەوەی کردوەکان ئەم ڕۆژەیان داناوە دووەم یەکشەمەی هەموو ساڵێکی مانگی شوبات ئەم ڕۆژە جیهانیەیە ئامانجیژلەی ئەوە بۆ جوانترکردنی پرۆسی هاوسەرگیریە بۆ ئەو پیرۆزیانەیە کە بۆ نمونە دوو کەس ئەچنە نێو سەقفێکەوە بۆ نمونە هەموو ئەو باشی و خراپیانی کە هەیەە پێکەوە بتوانن باڵانسێک ڕاگرن و ژیانێکی ئارام بەسەر بەرم پێکەوە ئێمەش ئەم تەورە با بکەین بە دەرفەتێک بۆ جوانترکردنی پرۆسی هاوسەرگیری لەگەڵ ئەوەی کە باسمان کە ڕەنگە ئێستا کێشە زۆر بێ مەشاکیل زۆر بێ بەڵام لەگەڵ ئەوەشە زۆر خێزانمان هەیە زۆر بەختەوەرن ژیانێکی زۆر ئارام بەسەرە بن ئێمە چۆن بتوانین هاوشێوەی ئەو خێزانانە بین چۆن بتوانین ئەم پرۆسەیە لە لای گەنجانمان جوانترکەین لەبری ئەوەی لە نێو دادگاکانە بەداخەوە ڕێژەی جیابوونەوە ڕوو لە هەڵکشانە ئێمە بتوانین ڕێژەی هاوسەرگیری زیاد بکەین وڵا خاتون ئەمە جوانە من زۆر جار ڕێم خۆی مەکام نمونە باسەکەی نمونی زۆر جوانێ بەس بەداخەوە خۆیان ئامادە نین نمونەی ئەزمموی ژیانی خۆیان بجێڕنەوە زین بۆ لەبەرێڵێ بە چاوەبم لەبەرێڵێ کاکەجیان کورە باش ژیانی مەشتێک نەچێت کورە کاکە وەرە شتێکمان باسکە بزانین هۆکاری بەختەوەربوونی تۆ چییە مەسەلەن بۆ نمونە بەس لە سۆشیال میدیای بینین ئێمە زۆر جار بۆ نمونە خاتوونێگەڵێت تا ئێستا مەسەلەن بۆ نمونە ئەمە دقی خاتوونەکە مەسە فەزلی مناڵەکانی ناوە بەسەر منە ئێمەش با فەزلی مناڵ ینی کاتێک کە مناڵ لەدایک بێ بۆ پیاوەکە دیمالەکەیت پیاوی هەمان مەکە کاکە بەجددیمە کاتێ برایەکە لە خارجێتەوە بۆ ئەخزەیتە ئەو ماڵەوە یەک دانەمانگ لەو ماڵەیە بیت مەخزێنە ماڵەکەەوە ئاسوودابیت خاتون بۆ پیاویش ڕاستە پیاوی ئێمەی پیاویش مەسەلەن بۆ نمونە ئێمە پیاو وەڵی من هەموو جارێک دەڵێم دەواازەی دڵی ژن زۆر ئاسانە هیچی ناوێژن بەخوای گەورە بە قورعان سەدان جار وتم و ئەشیڵێمەوە زمان یەک دەستەواژە تعبیرەت زمانە خۆشەویستەکانی ژن دۆزەرە زۆر ئاسانە 5 سانەیە من ناتوانم باسی کەم زۆر زۆرە خیانێت مەسەلەن هەندێک ژن هەیە هەر بە تعبیراتی کەم دەربڕینی هەندێک دەستەواژە بۆ نمونە مەسەلەن بۆ نمونە خواردنەگە بۆیانێت یەکجار پێی بڵێ دەستی خۆش مەڵێ ئەوە چ ڕۆنێکە بەکارێنەوە خۆشی ئەو برنجە ئەگەڕێنێتەوە بۆ ڕۆنەکە نایگەڕێنێتەوە بۆ دەستاوی ژنەکە ئێدا ئوستازی خۆشەویست ئەم چێشتە خۆشەی لێ ناوە ئەگەرەوەش نەبێڵی برنجەکەی چییە بەس لەوانەیە لەبەر مەسەلەن بۆ نمونە خاتون ئەوە حەزەکەمەوە بڵێم ئەمە یەک دوو زمانەیەکی تر هەیە بۆ نمونە خزمەتکردن یارمەتیدانی ژنەکە بۆ نمونە هەندێک جار پێی خۆشە کاکە جیان ئەو جلە ئەو گۆرەویە بیخەرەنە غەسالەکەەوە مەسەلەن باخچەکە ئەی بڕی مەسەلەن ئۆتۆمبیلەکە ئەجەژن خۆی وایە مەسەلەن ئێمە پیا و دایمەن حەزمان لە تۆزێک ئەوەی پاک و خاوێن نین ما بدای بەتێ گەر هاوسەرەکەمان بڵین فەرمان بەر بێ من سەد جار پێم وتراوە کاکە سیارەکە بشۆ هاوڕێکەم سەرەکەوێ بەس من گوێی نایەمێ تۆ ئەگەر بۆ نمونە سیارەکە بەری بۆ غەسڵ و بیێنیتەوە چەند دڵی پێی خۆشە بێت ها مەسەلەن بۆ نمونە دوو فەلسەفە هەیە فەلسەفەیە گەڵێ گوێمە دەیە فەلسەفەیەکی تر نەخێت کاکە یەکسەر چاچی کەرەوە گوێمە دەیە ئەوە لە کوردەواری خۆمانە هەبوو گوێمان نادایە بەڵام ئەی کۆمەڵناسی خۆمانەڵێ بەرەوەڵە کاکە گوێی بەرێ ژنەکە تەلەفۆن و بۆکە لە کوێی خێراوەرەوە بە قوربانە بم ئاوەکە شکاوە خێرا چاکی کەرەوە بەجددی چێژ لێ نام کرد کاگازاد ڕەنگە
ئەو پیاوە خواردنی هاوسەرەکی زۆر بەلاوە خۆش بێ زۆر حەزی لە دەستاوی بێ بەڵام قەت ڕەنگە لە بەردەمی هاوسەرەکی خۆیان بەدەمیانەیە بڵێ دەست خۆش خواردنەکەت زۆر خۆشە بەڵام لە شوێنێکی تر بەغیابی هاوسەرەکی کە ئەو لەوێنێ باسیەکاڵێ خواردنی دەستی هاوسەرەکەم زۆر خۆشە زۆر بەتامە یعنی بەڵام پێی ئەغزە لە بەردەمی خۆیان باسی ئەگەر ئەوە بکات زۆر مهمە خۆی ئەوە مهمە کە لە پشتی خێزانەکەی بڵێ وەڵڵاهی ئەوە مهم بێ کە لە بەردەمی خۆمانە باسیکە ئەزانی یەکشت هەیە ئەوە زۆر جوانە و قسەیە من حتا دوێنێ ڕوبەڕووی ئەوە بوومەوە ئەو حاڵەتانە ئێمە لە دەربڕینە فەقیری زانی بۆ ئەڵێ مامۆستا بۆچی پێم ناڵێ خۆشمەوەیت کاکە پێم ناڵێ خۆشمەوەیت چونکە ڕانێنە داویت ئەمە بەڕاهێنان فێرەکرێیت بەڕاهێنان تۆ لە شوێنێکای ڕاهێنان نەبووە لە ناو خێزانێکا بووین ڕاهێنانی خۆشەویستی نەبووە ئێمە تەنیا تووڕەبوونەکانی باوکمان بینیوە تەنیا تووڕەبوونەکانی باوکمان لەسەر کۆنتترۆلی تەلەڤیزیۆنەکە بۆ بە شەڕ بەزەوەمان نبینیوە کە دەستەواژی خۆشەویستی خاتون ئەمە زۆر مهمە خۆشەویستیەکە بریتە لەنا حەزەکەم ئاماژە بۆش بم ئەوەی کە مەسەلەن ئەفەرمی بۆی یەک هەبێت ئەوەی کە ئافرەت مەسەلەن پێویستی بۆنی ئافرەت پێویستی بۆ هەیە بۆ نمونە تۆ لەگەڵ یابیت مەسەلەن هەموو ئافرەتێکێت گلەی لە هاوسەرەکەیەکات ئەڵێ مامۆستا هاوسەرەکەم مەسەلەن بۆ نمونە زۆر لەگەڵمان نەبێ ئەو معنەی وایە زمانی خۆشەویستی هاوسەرەکەی بریتە لە بەسەربردنی کات یەکاکە دەستی گرە پیاسێکی لەگەڵەکە لەم بفرەیە ئەها دەوروبەری باخەکە مەسەلەن بۆ نمونە یەک پیاسە تەنیا بینینی ئەوشا ئەمە بریتە لەوەی کە بۆ نمونە یان بەریەکەوتنی جەستەیی خاتون بەریەکەوتنی جەستی هاوسەر ئەگەر پیاو داوا لە پیاوانی ئازیزەکەم ئەمەش مهمە بۆ نمونە ژن پێی خۆشە زۆر جار تۆقی لەگەڵاکەی کەسی ئامادەی لەگەڵ ئافرەتی شکایەتە و قاگا بەڵام لەگەڵ هاوسەرەکەی لە بەرچاوی مناڵەکانی خۆیان تۆقە ناگە ئێمە زۆر هەڵەتی یەگەین ینی هەندێک شت هەیە لە ناو خێزانەکەی خۆمانە ئەبێ جێبەجێکەین بۆی نەقڵ بێ بۆ مناڵەکە مەسەلەن بۆ نمونە دەسێنان بە تاڵەقژی ئافرەت ئەمە زۆر مهمە بپێڵێن بەریەکەوتنی جەستەیی کەسی بەداخەوە ئێمە ئەمە هۆکارەکان ئەوەن ئێمە ئەگەرەوە بەکاربێنین باوەڕکە ژنەکانیانە سەرخەت بەو خۆیە بەس بە دەربڕینی وشەی خۆشمەوەی ئەتوانی هەتیشتە بە ژن بیکەیت بەس بە پیاوانی ڕەنگە بەکردار کردبێتان بەڵام ژن پێ خۆش بە لە زارتان بەخوا بەکرداریش نەماکردوە بابێنە سەر بە متمانەیەکی دیکە کە لە نێو گەنجانە دروست بووە ئەتوانین بیگەڕێنینەوە بۆ ئەوەی کە سانسۆرێک نییە لەسەر بەداخەوە لەسەر هەندێک لە کەناڵە میدیایەکان لە سۆشیال میدیا لە هەندێک لە دراماکان هەیە کە وەرگێڕانیان بۆ ئەکرێت و دۆبلاژەکرێن بۆ زمانی کوردی ئەبینین لەبەرەوەی کە هەندێک خیانەتی تیابەتی ئەکرێت هەندێک بێ متمانەی تیابەتی ئەکرێت وردە وای لێت کە پرۆسی هاوسەرگیری کردنەوە کۆمەڵگەی کوردیا کە چەند جوان و پرۆسی هاوسەرگیریکردن کە وڵاتایان دیکە و کلتوری وڵاتایان دیکە تێتە ناو کۆمەڵگەی کوردیەوە بێ متمانەی دروستە بێ لەوەی کە ترسیان لە پرۆسی هاوسەرگیری ئەبێت بەس بەخوا من هەموو جارێ ئەڵێم خاتون خێزانی کوردی هەر جوانە یعنی بە قورعان ئێستا ژەڵێم چونکە تۆزێک قیەم هەیە ئێمە قیەمی خێزانیمان هەیە ئەم خێزانی کوردیە بە هەموو گەنجەکان ئەڵێم بە هەموو شەڕ و شۆڕ و پەلەمەردان و بەریەکەوتن و بۆ نمونە حەچی شتێکی هەیە خێزان هەر جوانە خێزان بە تایبەتی لە چوارجێوەکە هۆکاری ئەمەی کە خاتونی ئازیزە فەرمێت لە مەسەلەی بەداخەوە ئەوەی کاڵێم ناپاکی ئێمە بەشێکی پەیوەندی بە ئێمەی پیاوانەوە هەیە بەشێکی زۆریشی پەیوەندی بە خاتونە ئازیزەکانەوە هەیە لەوەی کە ئەوان هەندێک حاڵت هەیە بڵین زۆرجار لە شوێنی تایبەتی باسەکەم جێبەجێ نەکەن ئەوان زۆر سیقیان بە هاوسەرەکانیان نییە مەسەلەن ئەوان ئازادینیان بە پیاوەکانیان بۆ نمونە ئەوان بە تایبەتیگەر پیاوەکان قۆز بێ یان ناودار بێ یان لە شوێنە ئیشکە یا بۆ نمونە ئەگەر ئەمە گومانیان لە هاوسەرەکانیان هەیە ئەمە زۆر مشکلەیە من زۆر دەڕڵێم کاکە گیان پیاویش تایبەتمەندی خۆی هەیە مۆبایلی پیاوەکەت مەپشکنە مەیهێنە بێ بڵێ ئاوا مەسەلەن بۆ بزانی چیتە ئەوە چی بوو تەلەفۆنی بۆ کردی ئەمە خەتەرە زۆر گرنگە لە قۆناغی دروستکردنی بەڵام ئەوەی کە ئێستا لە خێزانی کوردی بەڵڵاهی نمونەی جوانمان هەیە ئەمە من دایمەن ئەڵێم بە هەموو شەڕ و شۆڕەکانیشەوە هێشتا بۆ نمونێ الحەمدولله بێگومان کاکازاد و دوایین پرسیاری من بە کورتی وەڵام من بیتەوە پێم بڵێ ئەم بەراوردکردنە ڕەنگە من حەزکەم باوکم چۆن بۆ لەگەڵ دایکمە هاوسەرەکەم ئاوا بێ لەگەڵ نابۆ نمونە هاوسەرەکەم دایکی چۆنە لەگەڵ باوکیان من وابم بۆی ئەم بەراوردکردنە لە نێوان دایک و باوک و جیلی ئێستا و جیلی ڕابردوو ئەمە بۆتەوە کارێک بۆ دروستبوونی کێشە لە لای هاوسەرەکان بێگومان زۆر ئەمە هەر قسەی کورد نییە کاڵێ دایک ببینە و کەس بخوازە ئەمە گاری چاپمان ڕاوشکاری خێزانی ئەمریشیە هەر کتێبێکی هەیە لەو بارەیەخوا بۆ نمونە یعنی هەتاڵێ پرسیاری کزمەکە بڕۆ پرسیاری دایکی بکە ئەها بزانە با دایکی لە ماڵەوە زاڵە بەسەر هاوسەرگەم وشێ من پێم ناخۆشە بەکارێنم مەسەلەی زاڵبوون نییە بەس بۆ نمونە کە تۆ ئەچیتە ماڵێکەوە سەیدەکەی
ئەڵی مدیری ماڵەکەیە ئەمە تۆزێک خەلەل دروستەکە بۆ نمونە پیاوەکە دایمەن کەسکە لای کردو کاکە ئێستا لەبیرتان نەچێت داوای لێبور نەکەمە ماڵم پیاوەکان یعنی زۆر لاوازن لە ئیدارەکردنی خێزانە ئەمە کێشەی بۆ دروست کردوین یعنی ئەو خاتونە مەسەلەن بۆ منە ڕێشمەی خێزانەکەی گرتو ئەمە غاڵەتە لە کۆمەڵگەی کوردی یعنی با دایمەن ئیدارەکە دایمەن ئەها وەکوتم لای پێوە بێ بەڵام دارەیەکە لای ئەوە بێت ئێوە لە مەسلەی پارەیە قەت هین ناکەن بەخوا یعنی زۆر باشن تێ بە وەزیری دارایی ماڵ و لەرەمی باش پرۆسەی هاوسەرگیری هەروەکو چۆن لە لای زۆرێک لە خێزانەکان پرۆسەیەکی زۆر جوانە ژیانێکی زۆر ئارام و خۆشیان هەیە بە هەمان شێواز بۆ ئەو گەنجانی کاشنێ و پرۆسەی هاوسەرگیریەوە سێری ئەو لایەنە جوانە ئەو بەشە جوانی پرۆسەی هاوسەرگیری بکەن.